دەمەوێت فیلمی کوردی بە بڕوای تۆ گەیشتوت ئەو ئاستەی کە بڵێن ئەمە سینەمای کوردیمان هەیە؟ سیارە تۆزە قورسە و بیرکردنەوەشی زیاتی دەوێت ئەمە ناتوانین بڵێن سینەمامان هەیە دەڵێن بڵێن فیلمی باشمان بە جیاوازیە سینەما فۆرمە ستایلە مەسەڵەن کەسە گۆرانی بێژە دەنجی لە ناو جیهان دەناسرێتەوە ستایلی خۆیتی سینەماش فۆرمێکە ئەو فۆرمە چۆن دروست دەبی ئەمە وەکو مەسەڵەن فیلمەشی هەر فیلمێکی بیانی دەبینی چاو بچخێنە زانی ئەو فیلمە ئەمریکیە ئاکشنە فەڕەنسیە دۆگمایە ئێرانیە ستایلی خۆیتی هندیە میسریە دیە ئەمە ئەو فۆرممان نییە ئەو جیاوازیە وەکو سینەما نیمانە ئەوەمان نییە پێی بناسرێنەوە بەڵام فیلمی باشمان هەیە لە وڵاتانی عەرەبی لە زۆربەیان باشترن خۆزگە ئێمە مقەلدی سینەمای ئێرانی نەدەبووین ئەتە کاریگەری دەوروبەرمان لەسەر هەیە سینەمای ئێرانی دەبووین ئیشمان لەسەر فۆرمی گوڵمەزگۆنایی دەکرد ئەوە ڕێی خۆمە ئەگەر ئەمە بمانەوێت سینەمامان هەبی ئەگەر بمانەوێت سینەماوە یەکەم شت دەبێت ئێمە زمانێکی ستاندەری موحەدمان هەبێ هەموو کورد قسەی پێ بکات ئەو زمانەمان نییە هەمانە لەهجەمان هەیە زمانمان هەیە بەڵام زمانەکە موحەد نییە وەکو عەرەبی وەکو زمانانی تر یەک زمانزانی کتابە هەورامی و سۆرانی و بادینی و کرمانجی تێی بگەیشت باە بۆ نووسین لە گۆگڵ ئەوە زمانەکە یەک دوو دەبێت ئەمە کیانان هەبێت وەکو دەوڵەت ئەمە فیلمەکانمان لە ئەوروپا بە کوردستانی دەڕوە چۆن مەسەڵەن ئێستا فیلمی کوردی بە عێراقی دەڕوە فیلمی کوردی ئێرانی بە ئێرانی دەڕواتن لە وڵاتان لە پیسێ دەڵەوە فیلمەکی ئێرانیە ماماکان دەین کوردیە ئێرانیە بەڵام ئەگەر کیان تەبوو دەین فیلمی کوردستانە وڵاتی کوردستانە ئەوە دوو سێم دەبێت ئەمە چیرۆکی خۆماڵیمان هەبێت چ مێژووی چ ئێستا بوو دابوونەریتی کورد چۆنە ئەخۆ ناکرێت و بۆ نمونە فیلمێک دروست بکەی وەکو ئەزنەڤیەکان لەناو پارتیشانە دەریا لە بەردەمی قەڵا کچێک کوڕێک یەکتری ماچکەن کارە دابوونەریتی ماوەشتا هەیە بەڵام نۆرمالە کچێک و کوڕێکی ئەزنەوی بێن ناو شارەکەی من یەکتری ماچکەن بۆ من نییە قسە بکەم بەڵام وەکو کورد نابی ئێمەوە بکەین دەبێت بابەتی خۆماڵی خۆمان هەبێ جێر لە ببێتن ئەوە فۆرمەکە باسی کورد بکە جگە لەگەوەی شێوازی تەسویرکردنی و شێوازە تەکنیکەکە بەکارهێنانی لە زۆری ئاکشنەکانی شەڕەکانی شەڕی کوردی بن نەک شەڕەشی ئەزنەبی ئاکشن بن شەڕی کوردی بن مەسەڵەن چۆن کورد شۆڕشی کردیە یا جوتیا چۆن بە شەڕ بێ یا دابوونەریت دەبێت ئەو کاتە ئەمە دەبینە ساحەبی سینەمای خۆمان بەڵام وەکو فیلم بەڕاستی فیلم باشمانەیە کۆمەڵێک دەرهێنەری زۆر لە ڕووی دراماشەوە وردەوردەوە پێش دەکەوین